والله كاكا دیسان ڕێگریمان لێ دەکەن ئەمە لەسەر بڕیاری قایەت فرقە و ئامرلی وای هەندێک وێنجە و دەرە و شتانەمان کردێ لە حیوانان بە خۆیان گوتیان بکەنی سەر وا ڕێگریمان لێ دەکەن لە دوونێەوە قایەت فرقە بە خۆی هات لەگە ئامرلی وای بۆ ڕێکانی فەسڵ کرد لە مەڕەشەی گوتی نابی شێ بکەن لە سبەی وێژەوە عسکەری ڕەوان کردێ سێمێک زەمینوە لە منتخەی دەسوڕێنەوە بەدری نییە کاکە ئەو ناوێ ئەتو لێرە بمینێ ئەو دەوێت منتخەکەی بە عەرەب بکە لۆشی ناستە سەری ئەگەر نەک ئەوەندە دا ئەوەندێت کەس بینی ئەمەی شخۆمان هەدەکەین واتە هێز فشار لێوە ناکە یعنی جۆڵی ناکە ناسووری ناکەنەوە بەهاش سا بکە ئەگەر فشاری کرد چییە قیمەتی نییە ئەو قابلە چییە ئەگەر هەینێت سۆریەکەی نەگە بەسە جەنازەکانماندا پازدن ئەگەنا بەدی نایێنمە چۆر ناکەین زێدی باو با پیرمانە زەرەر بێ حسابە ئەمە ماتو لەسەر زێدی خۆمانین کێشە نییە زەرەر هیچ کێشە نییە ئەمن مهم ئەوەی کوردبوونی خۆم ئیسپات دەکەم لێرکانە زەرەر مشکلە نییە بەس ئەوەی بمری ئەو زەرەر دەکە ماری دنیا چرکی دەستیە دەڕوا و دێت